الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بسم الله الرحمن الرحيم. إذا جاء نصر الله والفتح. أجر بينيت كنصرتي الله تعالى هات وفتح هات كوات نصرتي الله تعالى هات وخواي قور بسري خستي يا رسول الله بسر دجمنانت وهروا فتح مكة بو مكة آزاد بو إتر ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا. دیارە لە پێشی فتحی مەکە خوای گەورە ئەو سوورەتەی دابەزاند. ئیتر دیارە کاتێک کە خوای گەورە وا دەفەرمی وەکو زانایان دەفەرمن ئەوەش ئایەتێکە بەڵگەیەکە لەسەر پێغەمبەرایەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم کە هێشتا نەبووە بەڵام دێ خوای گەورە سبحانه وتعالى کە وعدەیدا دێ فعلا تحقیقیش بوو کەوا خوای گەورە نەسرەتی پێغەمبەریدا صلی الله عليه وسلم بۆ فتحی مەکەش کرا. ئیتر لەو حاڵەتەش وەڕەئیتە الناس يدخلون في دين الله أفواجا بینیت ئەو خەڵکە و بە تایبەتیش جەزیرەی عەرەب کە وەکو لە تەفسیرەکاندا هاتیە لە دوای فتحی مەکە دەبینیت تاقم فەوج لە دوای یەکدێن داخلی دایرەی ئیسلام دەبن وەکو ئیبن کەثیر دەڵێ ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی جەزیرەی عەرەب بەگشتی چاوەڕوانی دەکرد ئەگەر بێت و پێغەمبەر صلی الله عليه وسلم بتوانی فتحی مەکە بکە ئەوا دیارە خوای گەورە لەگەڵیدایە و دینەکەی حەقە لە دوای ئەوە فعلا لە دوای فتحی مەکە هەتا وەکو 2 ساڵان جەزیرەی عەرەب بە تەواوەتی هەمووی هاتن داخلی ئیسلام بوون. ئیتر کاتێکەوە ئەو حاڵەتە ڕوویدا نەسرەت هات و فتحی مەکە بوو فسبح بحمد ربك واستغفر. لە دوای ئەو حاڵەتە کە بینید ئینجا خەڵک کۆمەڵ بە کۆمەڵ لە دێن داخلی ئەو دینە دەبن فسبح بحمد ربك واستغفر إنه كان توابا. واتە تەسبیحی پەروەردگارت بکە و حەمد و ثەنای پەروەردگارت بکە و ئیستیغفاری بکە کەواتە لێرەدا سێ شت هەیە. فسبح بحمدی باءەکە بە مصاحبەیە کەواتە تەسبیحی پەروەردگار بکە بڵێ سبحان الله و هەروەها حەمد و ثەنای خوای گەورە بکە و هەروەها ئیستیغفار بکە و داوای لێبوردون بکە لەبەرەوەی ئینەه کان تەوابا ئەو زاتە تەوابە سبحانه وتعالى. دیارە تەسبیحات بریتە لە ئەوەی کە دەڵێی سبحان الله واتە پەروەردگارم دوور و پاک و منەزەهە لە هەموو صفاتێکی نوقسانی و هەروەها حەمدی بکە کە خوای گەورە وەصف دەکرێت بە هەموو صفاتی کەمال کەواتە التەخلیە ثم التەحلیە کەواتە ئەوە قەناعەتت بی بەو شێوەی خوای خۆت بناسە تەسبیحی بکە دوورە لە هەموو صفاتی نوقسانی حەمدی بکە وەصف دەکرێت بە هەموو صفاتی کەمال واستغفر داوای لێبوردن بکە إنه كان توابا دیارە ئەو کانەیە طبعا إنه كان توابا بەچەند شێوەیەک خوای گەورە لێرە تەئکیدی کردەوە بە ئینە بەکانە بە صیغەی مبالغە لە تەوابی و تەنوینی تعظیم تێیدا إنه كان توابا ئەو هەموو تەئکیداتە الله تعالى توابە. کانەکەش لێرەدا کانەی ناقصە نیە بەڵکو کانەی تامەیە بمعنى لم يزل كذلك ببردوام الله تعالى توابة واتە بەندەکانی تەوفیق دەکا لەبۆی کەوا تەوبە بکەن و تەوبەشیان قبول دەکا و تەوابیشە لەبەرەوەی خوای گەورە سبحانه وتعالى کە بە صیغەی مبالغە فەرموویتی واتە هەرچەندی بەندەکان تاوان بکەن الله تعالى هەر لێیان خۆش دەبی بەڵام بە شەرتێک تەوبەیەکی ڕاست و دروست بکەن لەو کاتێکەوە دەگەڕێنەوە لای الله تعالى. تەسبیح و تەحمید تەسبیحی خوای گەورە بکە حەمدی بکە ئەو داوای ئیستیغفار بکە لەبەرەوەی ئیستیغفار داوای لێخۆش بوونە لە پێشی داواکردنەکەت حەمد و ثەنا بکە کە ئەوەش وەکو وەسیلەیەکە لە بۆ تەواوکردن و یاخود قبولکردنی دوعاەکەت إنه كان توابا واستغفر إنه كان توابا. استغفار بکە چونکە ئەو زاتە تەوابە استغفار بکە چونکە ئەو زاتە تەوابە.
ئیتر ظاهران ئەگەر لە غەیری قورئان بی داوای ئیستیغفار بکات خی گەورە غەفارە، بەڵام خی گەورە دەفەرمی وەستەغفیرهو ئینەهو کانە تەوابە. لێرەدا وەسیغەیەکە لە وەکو ئوسلوبێکە لە ئوسلوبەکانی ڕەوانە بێژی لە قورئانی پیرۆز کە پێی گوترێ ئیحتیباک، بۆی کەوە بە کەمترین وشە فراوانترین مەعنا دەفەرمی، واتە ماناکە ئاوای لێدێ ئیستیغفار بکە و تەوبە بکە، لەبەرەوەی غەفار و تەوابە خی گەورە سوبحانەهو وتەعالا. لەو لایە وشەیەک لادا، لە لایە دیش وشەیەک لادا لە مقابلەکەی وەستەغفیرهو، لە مقابلدا غەفارە خی گەورە نەیفەرمووە، لە مقابلدا فەرمووی ئینەهو کانە تەوابە، کەواتە توب ئیلەیهش لەو بەرەی هەیە. والله أعلم. إتار واستغفره إنه كان توابا. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا الحمد لله رب العالمين.